دیارە لە چالاکی کار و چالەکیەکانی ئاسایی سلێمانی ئەم شەو سعات 11 و لەلایەن هێزەکانی ئاسایشی عربەتەوە واتا مەعاونێتی عربەت دەستگیرا بەسەر لۆریەکە نزیکەی 1 ملیۆن حەبی ترامادۆڵی تیابوو کە شوێن سازیان بۆ کردوات بوو جێگایان بۆ حاضر کرد بوو کە دیار نەبێت مەخفی بێت بیبەن بەرە و شوێنێک کە دەستگیرا بەسەریدا و شوفێرەکەشی دەستگیر کرا هەر لە 2007 چەند ڕۆژێک لەم بۆ پێش دەستگیراوە لە نزەکانی ئاسایی سلێمانیەوە دەستگیراوە بەسەر نزیکەی 600 گرام شیشاوە تا مادەی کرستال کە ئەمە مادەیەکی ترسناکە هەر دوو شەو لەمە پێشی 6 کەس بە فەرمانی دادوەر دەستگیر کراون کە لە کاتی بەکارێنانی مادەی هۆشبەر لە جۆری هێروین کامانش بە فەرمانی دادوەر دەستگیر کراون.